سڵاوڕێز زۆر بەخێرهاتی بۆ وانەی بیرکاری بۆ پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم گەیشتینە لاپەڕە 12. وەک دەبینن لە سەرەوەی لاپەڕە 12 نووسرایە وانەی چوار. بەراوردکردنی ژمارەکان، پاشان لە دەستی چەپ نووسرایە پێداچوونەوەی خێرا. ئەگەر هەر خێرا پێدا بچینەوە بێگومان خوێندکاری بەڕێز پێش ئەوەی ئەو وانەی ببینی باشتر وایە بەخۆت بەهای ڕەنووسەکان ببینیەوە، بەهای ڕەنووسی شین و پاشان بەراوردی بکەیت لەگەڵ وەڵامی من. ئەوە باشترە. هیوادارم وات کردبی. باشە. پرسیاری یەک ژمارەکە چییە؟ ئەگەر بیخینەوە ژمارەکە لە دەستی چەپۆ لۆ دەستی ڕاست 1956 ژمارەکەی ڕەنووسەکەی شینە 9ە. پاشان دەچینە دەستی ڕاست هەمیشە بۆ ئەوی بزانین بەهای ڕەنووس چەندە. لە دەستی ڕاست 3 هەیە، ئەوە خانەی یەکانە، 6 خانەی دەیانە، 5 خانەی سەدانە، 9 خانەی 1000 بەهای 9 دەکات 9000. دەچینە لای پرسیاری دووەم، ژمارەکەی دەخینمەوە لە دەستە چەپ بۆ ڕاست 6 8 3 2 0. ئێستا دەچینە لای دەستە چەپ و بەهای ڕەنووس بە ڕەنووس باز دەکەین. 0 خانەی یەکان، 2 خانەی دەیان، 3 خانەی سەدان، سێکەش بە شینی نووسرا بوو کەواتە بەهایەکەی سێەکەی لە خانەی سەدانە 300 چونکە لە خانەی سەدانە. پرسیاری 3 ژمارەکەی دەخینمەوە لە چەپ بۆ ڕاست 2 3 4 5 7 8 دووەکە بە شینی نووسرایە. دەچینە لای دەستە ڕاست 8 لە خانەی یەکانە، 7 لە خانەی دەیانە، 9 سەدان، 4 1000، 4 1000، 3 10,000، دووەکە کەشینە 200,000، دووەکە بەهایەکەی 200,000 چونکە لە دابڕینی هەزارەکانە لە ژێر خانەی سەدەکانیشە کەواتە 100,000. پرسیاری ژمارە 4 لە چەپەوە دەیخینمەوە 4 7 9 8 0 پاشان هەفتەکە بە شینی نووسرایە. دەچینە دەستە ڕاستی ژمارەکە 0 لە خانەی یەکانە، سفرەکەی پاشەوی لە خانەی دەیانە، 8 خانەی سەدان، 9 خانەی 1000، 7 خانەی 10,000 کەواتە 7 بەهایەکەی 7,000. ئێستا دەینە سەر بابەتی خۆمان کە بابەتی ئەو وانەیە لە کتێبەکە. بابەتەکەش چییە؟ بەراوردکردنی ژمارەکان. ژمارەکان بەراورد دەکەین. نووسرایە فێربە لە لای دەستی ڕاستمان، پاشان لە خوارەوەی فێربە چ نووسرایە؟ ڕێڕەوی ڕووبار. باسەکە باسی ڕووبارە. پاشان نووسرایە درێژی ڕووباری دیجلە 1718 کیلۆمەترە. بەڵام کە ژمارەکەم خیندەوە هەر یەکسەر دەزانی کامە گەورەترە. ئەگەر ژمارەکەی نەخینمەوە هەروە ڕەنووس بە ڕەنووس باسی کەم لە چەپۆلۆ ڕاست دیسان بخینمەوە. درێژی ڕووباری دیجلە 1718 کیلۆمەترە و درێژی ڕووباری فورات 2900 کیلۆمەترە. کام لەم دوو ڕووبارە درێژترە؟ پاشان دەڵێ ڕێگای یەکەم
هێڵی ژمارەکان بەکاردەهێنین بۆ بەراوردکردن لە نێوان ژمارەکان بەراورد لە نێوان دوو ژمارە 1/8 و 2.900 دەکەین. ئەمن هەست دەکەم ئەو ڕوونکردنەوەی لە هێڵی ژمارەکان تۆزێک ڕەنگە یەکسەر ئەو ڕوونکردنەوەیە بەو ژمارە گەورانە ڕەنگە هەندێک زۆر ئاسان نەبی لەبەرەوەی ئەمن دەچم لە لایەکی دیکە بە هەندێک دوو ژمارەی ئاسانتر دەست پێ دەکەین بەراورد دەکەین بە دروستکردنی هێڵی ژمارەکان دروست دەکەین. ئەوە هێڵی ژمارەکانە ئەگەر کاغەزێکی لەو جۆرەت هەبوو کە خانەیە ئەوە زۆر باشە. بە پیشاندەم لە جێیەکی دیکە ئەو کاغەزە کووە، ئەگەر نەدبوو ئەوەش کێشە نیە هەر دەکرێت. ئەو جۆرە کاغەزە کە ئەوە خانەیە زۆر ئاسانتر خانەکان دەژمێری. هێڵی ژمارەکان ئابە و جۆرە بەس لەبەرەوەی لەسەر ئەو کاغەزە ئێستا نووسین زۆر ئاسان نیە لەبەرەوەی دەچمە لایەکی دیکە. لێرە هێڵی ژمارەکان ئەو هێڵەیە دروست دەکەی. هێڵەکە بە ئاسۆیی دروست دەکەین، واتە ئەوها نەک بە ئەستوونی یان شاقڵی، ئەوە بە ئاسۆی هێڵەکە دروست دەکەین. پاشان دەینین بێگومان هەمیشە ئەو ژمارانەی دەکەونە دەچنە لای دەستی چەپ هەمیشە بچووکن. ئەو ژمارانەشی تا چەند بچێ لای دەستی ڕاست ژمارەکە گەورەتر و گەورەتر دەبی، ئەوەی بزانین باشە. پاشان دەی تەمەشا دەکەین هێڵی ئاوا تۆزێک گچکەتر ئەوها بە ئەستوونی دادەنین لەسەر ئەو هێڵە ڕەشەی کە هەمانە بە کەیف خۆمانجەیەکی بە دڵی خۆمانجەیەکی هەڵدەبژێرین لە دەستی چەپۆ دەست پێ دەکەین. با بڵێن یەکەم هێڵی گچکەم لێرە دانا. پاشان تەمەشای ژمارەکانی خۆم دەکەم. دوو ژمارەم هەیە دەمەوێت بەراورد بکەم. با بڵێن تەمەنت 11 ساڵە بەراورد دەکەی لەگەڵ تەمەنی دایکت 34 ساڵە. با بڵێن ئەوە هەر گریمانەکە 11 و 34 دەتەوێت بەراورد کەی بزانی کامە ژمارە گەورەترە لە کامە ژمارە. بێگومانە تو لێرە بە ئاسانی دەزانی چێ گەورەیە، بەڵام بە هێڵی ژمارەکان با بزانین کوو بەراورد دەکەی. لەبەرەوەی کەمترین ژمارەت ئەو جەگەر بزانین ئەوە کەمترین ژمارە پێی ناوێ بەراورد بکەین. تەمەشا دەکەی دوو ژمارەت هەیە، یەکەچیان لە لای دەستە چەپە، ئەوی دیکەشیان لە لای دەستە ڕاست دادەنەی. بەڵام نایە لای ئەو دوو ژمارانەی یەکەچیان 11ەیە چ ژمارەی لێرە دادەنەی دەست پێ دەکەی دەتوانی ژمارە بۆ وێنە ژمارە دەدانەی لێرانە هەتاوەی هێڵەکەی دروست بکەی. ژمارەی دەتوانی دانەی لێرە لێرەی دادەنەی. پاشان دیسان هێڵەکی کە دروست دەکەین ئەو جارەی چەند خانە دەچینە لای دەستی ڕاست. با بڵێن 1 2 3 4 خانە، توانی بڵێ 4 خانە دەچمە لای دەستی ڕاست. ژمارە چەند لەوێ دادەنێم 20 لەوێش دادەنێم، واتە کە دەڕۆی لێرە 4 خانە دەڕۆی 1 2 3 4 ئەوە 1 خانە 2 خانە 3 خانە 4 خانە دەڕۆی لێرەشدا. پاشان ئەگەر ویستت دیسان 4 خانە بڕۆی 1 2 3 4 دەبی لێرە چ دانەی مەجبوری 100% هەر دەبی 30 دانەی، چونکە نەتوانی لێرانە بنووسی 25 چونکە نابی. لەبەرەوەی مابینی 10 و 20 دەیە، لێرەش مابینی ئەو هێڵە و ئەو هێڵە گچکە 4 خانەیە دەبی. ئەگەر لێرەش 4 خانە بوو مابینی ئەو هێڵە گچکانە دەبی، لێرەش ماوەکە دەبی، کەواتە هەر دادا ئەتوو دەچێ پێشەوە دەچێ لای دەستی ڕاستت. ئەگەر هێڵەکی تکەشت دانا پاش ئەوەی 4 خانەی دیت ژمار 1 2 3 4 دەبی ئەو جارەی چلی دانەی لەوێ، نەتوانی 41 دانەیان هەتا بزانە بە چاو وەک یەکن مابینی ئەو ژمارانە، لە هەمان کات مابینی ئەو هێڵە
نارنجیانەش دەبی وەک یەکبی. پاشان لە مابەینی ئەو هێڵانە ئەگەر هێڵی بچووکترت دانا کەیفی خۆتە بۆ وێنە لە ناوەندی ناوەندێ ئەو هێڵەی دادەنەی سام دەتوانم لە ناوەندەکەی دانێ لە مابەینی 10 و 20 ناوەندەکەی کە دەکاتە 25 دەبی ئێرە 25 بی ئەو هێڵەی لەوێ دادەنەی ژمارەکەش لەوێ دەنووسی دیسان هێڵەشتکە لە ناوەندی ئەو هەردووکەی دادەنەی لە مابەینی 20 و 30 دەبی چبی 25 بی ئەو 25 لێرە بوو ببورن دەبا لێرە 15 بە لێرە 15 لە مابەینی 10 و 20 بێگومان 15ەیە لە مابەینی 20 و 30 25 و لە مابەینی 30 و 40 35 هەیە ئەوە لەوێ دادەنێ ئەو هێڵانە تۆزەک لە قەبارەیان دەبی گەورەتر بن لەو هێڵانەی لە ناوەندەکەینە هەتا بۆ چاو باشە لێچیان دەربکەی بزانی چییە بەس تەمەشای نارنجەکان بکەی ئەگەر دەدە بچێ پێشەوە ئەگەر بتەوێ لە مابەینی ئەو دوانە چ هەیە لە ناوەندی ناوەندەکەی ئەو هێڵە بچووکانە دەتوانی هێڵی بچووکتریش دروستکەی لە ناوەندەکەی دانی لە مابەینی 10 و 15 بەڵام ئەمە پێمان ناوێ دوایە نامانەوێت لە چل گەورەتر چونکە 34 لە چل بچووکترە پێی ناوێت لە چلی گەورەتر هەتا 34 هەمانە ینی چلیش زۆرە 35 بەس بوو بەس کێشە نیە باشە ئێستا دەینی ئەو ژمارەی خۆت کە 11ەیە لە چێن دەردای دەنێ ئەو 11ەیە کە هەتا ئایا لێرە نزیکی ئەو دەیە یان نزیکی ئەو 15ەیە بێگومان دا 11 نزیکی ئەو دەیەکەواتە ئەگەر داتنا ئەگەر ویستت هێڵەکی ئەوها بچووک داینێ 11 ڕەنگە بکەویتە ئێستا مابەینی ئەو 10 و 15ەش چەندە 5 مابەینیان 5 ئەگەر ئەو مابەینەی ببینینەوە لێرە لەو زۆریش باش نییە چونکە 5 ئەگەر دابەشی دوویکەین دەکا 2.5 ئەو 2.5 لێرە 2.5 واتە لێرە 12.5 هەیە ئەو ژمارەی مەش 11ەیە ڕەنگە بکەویتە ئێرە جێک ئەلێرە با بڵێ ناتوانم ئەوەی بە باشی دانێم لەبەرەوەی بە نزیکی ئالێرێ ڕەنگە ژمارەکە ئالێرەبی ئەو 11 لێرە گچکەتری بنووسم ڕەنگە ئاسانتر بیبینین 11کە بڵێن لێرەیە لەکن ئەو هێڵە شینەیە ئەوە 11مان لەوێدانا پاشان 34ەکەی لە چێدانێ 34 لە چ نزیکە لە 30 یان لە 40 یان لە 35 بێگومان ئەو 34 لە 35ەکەی نێزیکە با کچکەی کەینەوە ئالێرەی دادەنەی نزیک 35 ئەگەر دیسان هێڵەکی ئاوا گچکە دانێن با بڕێن ئالێرەی دادەنێ ئەوەش 34ەکە لێرە داتنا ئێستا تەمەشا دەکەی بەراورد دەکەی چمان گوتمان چەند ژمارەکە لە لای دەستی چەپبی ئەوەندە گچکەترە 11 بچووکترە لە 15 لە 20 بچووکتر لە 25 بچووکترکەواتە 34 دەڵێ 34 گەورەترە لە 11 ئەو بەراوردەکەت کردیان دەڵێ 11 بچووکترە لە 34 ئەمە لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە و لە وانەی داهاتوو باسی ڕووبارەکان دەکەین هەر شاد و خۆش بی